پارێزگاری لە نوێژی جەماعەت. و ئەگەر بتوانین ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکەین کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم من صلى لله 40 يوما في جماعة يدرك التكبيرة الأولى كتبت له براءتان، براءة من النار وبراءة من النفاق. ئەگەر ئینسان بتوانێ ئەم حەدیثە جێبەجێ بکە زۆر گرنگە. هەر کەسێ بتوانێ 40 ڕۆژ هەر 5 فەرزەکە لە مزگەوت لە نوێژی جەماعەتە ئامادە ببێ و بگا بە تەکبیرەی یەکەمە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دوو بەراءەتی بۆ ئەنووسرێ لەلایەنی خواوە، یعنی خوای تەعالا لە دوو ناڕەحەتیان لە دوو شت ڕزگاریەکە، یەکەمیان لە ئاگری جەهەنم، دووهەمیان لە دووڕووی و منافقی. جا ئەوە 30 ڕۆژی مانگی ڕەمەزانمان هەیە، ئەگەر بتوانی 11 ڕۆژی پێشی مانگی ڕەمەزان دەستی پێ بکەی بۆ ئەوەی لەگەڵ مانگی ڕەمەزانە تەواوی بکە، نەکا مانگی ڕەمەزان 29 بێ، بۆیە ئاڵێم 11. یعنی بتوانی هەر لە ئەمڕۆوە ئیستعدادات بکەی 5 فەرزە تۆ نوێژەکانت لە مزگەوت تا بکەی و بگەی بە ئەڵڵاه ئەکبەری دەستپێکردنی نوێژە. ئینشاء الله بەری ئەو دوو شەهادەیەت پێدرێ، شەهادەیەک کە ڕزگار تەبێ لە ئاگری جەهەنم و شەهادەیەکیش کە ڕزگار تەبێ لە دووڕووی و لە منافقی. زۆر گرنگە خۆشەویستەکانم. و ئەگەر بتوانی لە مانگی ڕەمەزانە لای کەمەکەی ڕۆژانە 40 نوێژ بکەی، یعنی 40 ڕکات بکەی، مەبەستمان نوێژ لێرە ڕکاتە. 17 ڕکاتی نوێژە فەرزەکان بێجگە لەوەش بڕێک نوێژی سونەتمان هەیە، 12 مؤەکەدە، هەنێکی ترمان هەیە غەیر مؤەکەدە، یعنی ئەوە سونەتەکانی بەر لە نوێژ و دوای نوێژ. مەسەلەن تەحیەی مزگەوت، نوێژی دەست نوێژ، نوێژی زوحا، تەراویح، یعنی چلەکە پڕەکاتەوە. ئەگەر هەوڵ بدەی، هەوڵ بدە 40 ڕکات ڕۆژانە ئەنجام بدەی بۆ خوای پەروەردگار، شتێکی زۆر چاکت کردووە. ئەگەر بتوانی هەر لە ئەوەڵ ڕۆژی ڕەمەزانەوە حتا ئاخر ڕۆژ بەشدار ببی لە نوێژی تەراویح، ئەوش مژدەی خۆشی لەسرە. هەر کەسێ ئەگەر بتوانێ هەر لە ئەوەڵ ڕۆژەوە حتا ئاخر ڕۆژ هەموو نوێژە تەراویح، هەموو ڕکاتە تەراویحەکان بەشدار بێ، هەر 11ەکەی.